بەڵێ خۆشەویستان ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ و ئەچینە لای بەرنامەیەکی دیکەی کە لە ڕەمەزانە پەخش ئەکرێت لە شاشە جوانەکەی کورساتەوە. پرۆگرامی بەرنامەی ئەتوانین بڵێن زانینزۆن دووبارە دەست پێ دەکاتەوە. ئەم بەرنامەیەکە ئەتوانین بڵێن کە ئاڵ و گۆڕکردنی زانیاریە لە نێوان ناوەندە ئەکادیمیەکان کە خوێندکاران بەشداری ئەکەن بۆی ئەو زانیاریانی کە هەیەە بتوانن بەشداری پێ بکەن و لە نێوان خۆیانە ئاڵ و گۆڕی پێ بکەن و ئاپلەکانی نێوان نەو قۆناغەکە ببڕن. اینجا ئێمە ئەمڕۆ باسێک لە بەرنامەی زانینزۆنی دوو ئەکەین لەوەی کە ئەم ساڵ بۆ دووەم ساڵە ئەم بەرنامەیە پەخش ئەکرێت لەسەر شاشە جوانەکەی کورساتەوە. ئەم ساڵ دوو پێشکەشکاری دیکە لە پرۆگرامەکەیە، پرۆگرامی زانینزۆن پێشکەش ئەکەن. اینجا پێشکەشکاری کە نازانم ئەمڕۆ بڵێن هاوکاری خۆمانە سەحر بڵێن پێشکەشکاری بەرنامەی زانینزۆنە کاتە بێتەسمە بە پێشکەشکاری بەرنامەی زانینزۆن نایبێنین بەداخۆ لە کاماوەیە کە لێمان دوورە بەڵام پێشکەشکاری پرۆگرامی ڕۆژێکی نوێشە ئەشگەڕێتەوە. پێشکەشکاری بەرنامەی زانینزۆن و سامە سعید پێشکەشکاری نوێ هەم لە کەناڵی کورسات و هەم بەرنامەی زانینزۆن بەخێر بێ بۆ نێو خێزانە جوانەکەی کورساتەوە. خۆشحاڵین لەوەی کە ئەبیت بە ئەندامێکی نوێ لە شاشە جوانەکەی کورسات. زۆر سپاس دەکەم بەیانی ئێوە بینەرانی کورساتیش باش بێ. بێگومان منیش زۆر خۆشحاڵم کە وێزگەی نوێی کارکردنم لە کەناڵە خۆشەویستەکەی کورساتە بێت بۆ هێوای بتوانم خزمەتی زیاتر بکەم. کردیت لەگەڵ میوانی بەرنامەکەمان کاکجەلال باسمان کردیوتمان هەموو جارێ ڕەوەند ئەگەر ئەو ڕۆژانەی بەرنامەی ئەو بێهێنیان یەک لیست ئامادەکردی خۆش کرام لیستەکمان ئامادەکرد بە تۆ تۆ نەبووینەوەی کە نێڵ ساحت کە هەناسە بات بەخۆڵ پەیوەندی بەڵام ئێمە تقریبا سەحروامان کرد من و تۆش واتان کردەوەش من خۆی ئەو دەنگە خۆشانە وا ئەکا بنیام بیری ستۆریۆکەمەکە بیری هاوکارانمە کرد و بیری بینەرەکانی بەرنامەی ڕۆژێکی نوێمە کرد. سڵاو لە هاوکارانمان، سڵاو لە بینەرانی کورسات بەگشتی و بینەرانی بەرنامەی ڕۆژێکی نوێ بە تایبەتی. ئێمەش بیرمانە کردی بەرنامەکردن لەگەڵ ڕەوەندە زۆر چێژێکی چێژبەخشە تەواوکەرێکی بەڕاستی بە مانای واقعی کەلیمە نەگەوەی کە خۆی دانیشتێت یعنی بابینەرانیشمان بزان بەرنامەکردن لەگەڵی وا کات هەر ئاسوودە دەبی چونکە ڕێک ئەبێت تۆ لە بەرنامەکردنی دوو کەسیە تاواکەری یەکتری ڕەوەند بەڕاستی وایە فعلیەن وایە زۆنە چۆنە تۆپ هەمان لە زانینزۆنە ڕەوەند لەبەرەوەی با بڵێن تەجروبەی ئیشکردنی لە من زیاترە و ینی وەکو با بڵێم هاوکارێکی زۆر باشە بۆ من ینی ئێستا ئێوە چۆنتان ئەڕۆین تۆشەدا هەردووکمان ئەزمموی کارکردنمان هەیە بەڵام بۆ حکومەی قەینە با بڵێم ڕۆن لە من گەورەترە ئەو تەجروبەی زیاترە هەم لە کورسە ینی یەکو تەمەن یاوەکو وڵی هەردووکیان بینی خۆمان بێ هەردووکیان. اینجا سەحر من یەکەم دەرکەوتنمان من و ڕۆن بەیەکەوە بۆ هەموو هاوکارەکان بۆ من زۆر تایبەتن لەوەی کە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ بەڵام یەکەم دەرکەوتنی من و ڕۆند و یەکەم پرۆگراممان لە شاشەی کورسات یەکەم کاری میدیای من لەگەڵ ڕەوەندا بووە کەواتە منیش یەکەم دەرکەوتنم لە کورسات لەگەڵ ڕەوەند دەبێت بە خۆشحاڵیەوە. هاوکارێکی زۆر باشە بۆ من هیوای سەرکەوتنی زیاتر و دڵنیاشم کە زیاتر سەرکەوتوو بێت چونکە بەجددی زۆر یارمەتی دەرە بۆ من لە هەموو لایەنێکەوە هیوادارین هەبێت. توانا و سەلیقەیەکی زۆر باشی هەیە لە بەرنامەکردنەوە بەڕاستی لە بەرنامەکردنی شاوکو سەحەروتی دوو کەس بەیەکەوە بەرنامە پێشکەشکەن ئەبێت تەواوکەری یەک بن. ئەم خەتێ نەگرێ ئەو خەتێ بگرێت ئاگاداری یەک نەبن. بەڕاستی ساوێن کەسێکە لەو کەسانی کە یەکێکە لەو کەسانی کە خەتی تۆ دۆزێتەوە یان بەیەکەوە ینی تۆ لە هەر ڕێگایەک بیت ئەوش ڕێگایەکی تایبەت بێگومان بەخۆی هەیە بەڵام لا نایەت لە بەرنامەکە و تاوکەرێکی زۆر باشە. جاران با باسێک لە پرۆگرامەکەی بەرنامەی زانینزۆن بکەین لەوەی کە ئەم ساڵ دووەم ساڵە لە شاشەی کورسات پەخشەکرێت. بەرنامەی زانینزۆن ئەمە دووەم ساڵە پێشکەشەکرێت و بۆ ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە کە بەرئێمە کەوتو ئێمە پێشکەشیەکەین بەرنامەکە بەرنامەیەکی ئەکادمی لە هەمان کاتدا تەرفیهی و دڵخۆشی یاریکردنیتیایە ناخۆشی تایە کە هەندێک لە ناوەندەکادمیەکان بەجیان هێشتوین بەجێت ئەهێڵن یان پرسیارێکیان لەیەکێ پرسیارەکە نازانن. ئەم بەرنامەیە بە هاوبەشی بەرنامەی باش هەرەوەیە ئەبێ لایەنێک بێگومان
بێگومان بەرنامەکە بە هاوبەشی دەستگای میدیایی کورسات بە خۆشحاڵیەوە و پەیمانگای تەکنیکی کوردستانە 27 ناوەندی ئەکادمی با حکومی و ناحکومیەوە لە هەرسێ پارێزگای سلێمانی هەڵەبجە هەولێر و ئیدارە سەربەخۆکانی ڕاپەڕین گەرمیان سۆران بەشدارە بن 27 ناوەند ڕوبەڕووبوونەوە یان پێشبڕکێ لەگەڵ یەکاکەن و قۆناغی یەکەم ئەم 27 ناوەندەیە لە قۆناغی دووەمە 8 ناوەند ئەمێنێتەوە لە قۆناغی دواترا 4 ناوەند ئەمێنێتەوە و دواتر ئەبێتە 2 ناوەند و لە کۆتاییە پلەی یەکەم یەک ناوەند پلەی یەکەمی ئەبات و بەرنامەکە ئەوەی تاکو ئێستا کراوە بەرنامەیەکی زۆر تایبەتە هیوادارم ئێوە و بینەرانیش لێ ڕازی باشە کاتە ساڵن تۆ پێمان بڵێ بەرنامەکە لە چ کاتێکی شەوان پەخشەکرێت لەسەری زانیاری تاوکردمان پێ ببەخشێت ماوەکەی چۆنە بێ چەند هەڵقا بێ شەوانی ڕەمەزان هەموو شەوانی ڕەمەزان لە شاشە جوانەکەی کورساتەوە نیشانەدرێت لە کاتژمێر 9 شەو و بۆ ماوەی درێژایی شەوانی مانگی ڕەمەزان بەردەوامی ئەبێت و تەنانەت 3 شەوی جەژنیش بە هەمان شێوە هەر بەردەوامی ئەبێت شەوی 1 ساعتی شەوی نزیکی کاتژمێرێکە تا کاتە چاڕێکە نیشەڵا سەیرەکە ئەی بێگوماندا ئەنیشین بێگومان کورسات ئەوەندەی کە ئاگاداری بین هەمومان بەرنامەی زۆر تازەی هەیە بەرنامەی زۆر باشی هەیە درامای زۆر باشی هەیە و فیلمی زۆر باش و بە تەواوی خۆی ئامادە کردووە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان و بەرنامەی زانین زۆنیشی کە لەو بەرنامانە و ئێوە سوپرایزتان هەیە بۆ ڕەمەزان بەواکەن کە بێگومان ئەم ڕەمەزانە زۆر تایبەت بێت جا پێمان بڵێ ڕەوان ئەوەنەی کە ئێوە بەرکەوتنتان هەبووە لەگەڵ خوێندکارەکان هەتاکو ئێستا ژمارەیەکی زۆر خوێندکار بەشداریان کردووە پێمان بڵێ کە بێگومان گەنجی کورد ماشەڵڵای لە بلە ئاستی جیهانە خۆی سەلماندووە داهێنانی کردو هەر بەم ئیمکانیەتە کەمە هەر بەم بارودۆخە زەحمەتەی کە ژیانی کوردان پیاتی ئەپەڕێ ئەوەنەی کە بینی بێتت بەڕاستی بۆ دەرکەوتووە کە بە حەق گەنجی کورد بەتوانایە بە حەق زیرەکە پرسیارێکی زۆر جوانە بێگومان با بۆ لەوە دەست پێ بکەین دەستگای میدیای کورسات هەمیشە دەست بۆ باشترینەکانە بات باشە لە بەرنامە لە دراما لە فیلم لە هەشتێکی کردبێت لە هەر کارێکی میدیایی کردبێت دەستی بۆ باشترینەکان بردووە کە بۆ کۆمەڵگەی ئێمە بۆ خێزانی کوردی بگونجێت و بە خێزانی کوردی بێترز لەگەڵ دایکە لەگەڵ باوکە لەگەڵ خێزانە لەگەڵ مناڵە بە هەر تەمەنێکەوە بێت بێترز دانیشتن سەیری شاشەی کورسات بکەن ترسیان لەوە نەبێت کە دیمەنی دواتر لەگەڵ ئەم خێزانەیە یا لەگەڵ کەلتوری کوردیان ناگونجێت کورسات وەک وتمان دەست بۆ باشترینەکانە بات و بێگومان زانکۆ و پەیمانگاکان بەگشتی ناوەندە ئەکادیمیەکانی کوردستان هەرێمی کوردستان لە باشترینەکانن وەکو خۆتان زانن کە چەندەها بەرنامەمان لێرە کردووە کە خوێندکارانی ناوەندە ئەکادیمیەکان هاتوونەتە ئێرە باسییان نەتوانەکانی خۆیان کردووە چالاکیان هەبووە داهێنانیان هەبووە بیرۆکەی زۆر باشیان هەبووە و ئەکرێت بڵین ناوەندە ئەکادیمیەکانی کوردستان لە ڕیزبەندی هەرە باشترینەکانی جیهانن بۆیە کە بەڕاستی ئێستا ئێمە 27 ناوەندی ئەکادیمی وەکو زانکۆ و پەیمانگا حکومی و نەحکومیەکان لەگەڵمانایە بەڵام چەندانی تریش هەیە کە ئاستی زۆر بەرز و ئاستی زۆر باشیان هەیە و ئامانج لە بەرنامەکە تەنیا ئەوە نییە کە دوو ناوەندی ئەکادیمی بێنە ناو بەرنامەکە پێشبڕکێ بکەن لەگەڵ یەکە ئەوەندەی کە ئامانج لێی شێرکردنی زانیاریەکانی هەردوو ناوەندە ئەکادیمیەکە یا شەرکردنی زانیاریەکانی ئەم دوو ناوەندە ئەکادیمیە لەگەڵ بینەرەکانە و لەگەڵ ئەمانەشە ئامانجێکی ترمان هەیە کە ئەوەی کە تۆ باسی کرد توانا و داهێنانەکان یان بەهرەکانی خوێندکاران و فێرخوازانی ناوەندە ئەکادیمیەکان بە زانکۆ و پەیمانگاکانەوە بگەێنین بڵین کە خوێندکارانی ئێمە ئەم توانایان هەیە خوێندکارانی ئێمە بەڕاستی داهێنەرن خوێندکارانی ئێمە بەڕاستی دەست بۆ هەر شتێک بەرن باشترینەکان پێشکەشەکەن باشە ئەمەش ئامانجێکی تری بەرنامەکە وە لە هەمووی سەرەکی تر کە ئەمە ئامانجی سەرەکی بەرنامەکەیە ناسینی خوێندکارەکانی ناوەندە ئەکادیمیەکانە کە ئەوان خۆیان باس لەواکەن کە زۆر زۆر خۆشحاڵن کە هاتوونەتە نێو بەرنامەی زانین زۆنەوە و لەگەڵ ناوەندێکی ئەکادیمی بەرامبەریانە ڕوبەڕووبوونەوەیانە بێت دواتر لە بەرنامەی دووەمە ناوەندێکی تری ئەکادیمی ئەبینن ئەوانیش ئەناسن ئەوان ئاجان نمونەیەکم پێەیە یەکێک لە ناوەندە ئەکادیمیەکان کە زانکۆی ئەمریکیە لەم هەفتەی ڕابردووە چالاکیەکی هەیە بەرکەوتنی لە قۆناغی یەکەمان لەگەڵ دوو ناوەندا بووە لەگەڵ دوو زانکۆیا بووە یان دوو پەیمانگایە بووە چالاکییان هەبووە نمایشکردنی فیلمێک بۆ کە خۆیان بەرهەمیان هێناوە
خوێندکارەکانی ئەوانیشان بان کردووە و لە سوۆسیال میدیای خۆیانە بڵاویان کردەوە بۆ ئێمەشیان نرد کە بەرنامەی زانین زۆن بۆتە هۆکارێک بۆی کە ئەوان یەک بناسن زۆر دڵخۆشی بوو. ساوێن ئێستا لاانەیە کاتێک باسی بەرنمەیەکی لەم چەشناکرێت زانکۆییە هەموو بەشداربووەکان خوێندکاری زانکۆ پەیمانگان بابەتێکی ئارا بێتە گرنگ بێتە ئاراوە ئەوەی کە باش ئەی لیژنەی داوەریی لیژنەی داوەران بێگومان لیژنەی داوەران بۆ ئەوەیە کە هەر ناڕوونیەک جاوە باسی زەنگەکەش بکەین بێشەوەچەنە خۆتانەی بینن زەنگی لیژنەی داوەرانمان هەیە زەنگەکە ڕێگێتە ناو ستۆدیۆکەوە هەمومان گوێویستیە بین ئەم زەنگە کێلی ئەیە ئەگەر وڵاوە دکتۆر بیلالی ئەیە دکتۆر بیلال مامۆستا نەورۆز مامۆستا عومەر ئەم سیانە لیژنەی داوەرانن هەر ناڕوونیەک لەناو بەرنمەکە هەبێت بێگومان ئەوان یەکسەر ڕێنە ناو بەرنمەکە و ڕاستەوخۆ ئەو ناڕوونیە ناهێڵن چارەسەری کێشەکەکەن جاری وە فەرخوازەکان کێشەیەکیان هەیە ئیتر لیژنەی داوەران دەستیان خۆش بێ زۆر ماندووە بن لەگەڵمانە چونکە ئەم هەموو شاشەیان لە بەردەمایە و زۆر بەوردی تەماشای بەرنمەکەکەن ئەبێت لە ئێمە ورتر بن لە هەر یەکێکمان لە ئەو بەرنمەیەدا ورتر بن چونکە چارەسەری هەموو کێشەیەکن ئەگەر ناڕوونیەک هەبووک و ئاماژەم پێیا بێگومان ئەوان ڕوونیەکەنەوە هیچ کێشەیەک ناهێڵەوە بزەم تاوکە ئێستا لەخوا بەزە بە هیچ شتێکی وانە بۆکە دڵی فێرخوازەکان بشکێت و ئەها شتەکان هەر لەلا بە ناڕوونی مابێتەوە یەکسەر چاکراوە هەر لە هەمان ڕۆژە ئەو کێشەیان کە هەبووە بۆیان چارەسەر کراوە هەرتەنیا پرسیاری زانستیش نییە و یاریکردنیشمان هەیە یاریکردنەکانیش بڕگەیەکمان تایبەتە بە یاریکردن یان بڕگەیەکمان تایبەتە بۆی کە بۆکسێکمان هەیە کە با بە تەواتی باسیشی نەکەم بەڵام ڕەون منشڵە بە سپرایز بێڵەرەوە و چالاکیشمان هەیە لە ناو بەرنامەکەیە فێرخوازەکان بەشدارە بن قسە حەدەسی گرنگ ڕۆیە شتی زۆر باشی تیاوەشتی زۆر خۆشی تیا ڕەوان دێمە لە باکستیج هەنیشتمان بینیوە وەکو جلی کوردی تایبەت لە بەرەکەی کە هەوسەڵتەمان بینیوە لەیەکێک لە باکستیج بینیمە لەوەی هاوڕیانم پیشانیان ناوە ئەم لە کوردی تایبەتانە لەکوێ هەنی کەواتە تۆ ئێوە جەکانیشان هەر سوپرایزانەیە گەروابێ کوردی زۆر تایبەت خۆ جلی کوردی هەر کە باسی جلی کوردیەکەی جلی کوردی تایبەتمەندی خۆی هەیە جلی کوردی جوانیکی خۆی هەیە و بێگومان ئێمەش و فێرخوازەکانیش گرنگەکەی ئەوەیە کە بەجلی کوردیەوە بەشدارە بین بەشێکە لە باکستیجەکە کە لەسەر شاشەی کورساتەوە ئەوڕا لە بەشێکە لە باکستیجی بەرنامەی زانی زۆن ئەوە منم بەجلی کوردیەوە ئەوش ئێستاوێن تۆش کە هاپێمان بڵێ ئەوش توی بەجلی پێتانە لە من شاڕی خۆمان خۆم شەم ئەوش منم بەجلی کوردیەوە پێمان بڵێ ئەم با بڵێن جلانە تەبعاً جوانی بەرنامەکە زۆرترەکات جلی پیاوان ئامادەکردنی زەحمەتە جلی پیاوان ئامادەکردنەکەی زەحمەتەکەی چییە؟ ئەم بەرنامە لەوە نەچێ بەڵام ئەوەی کە پێشتر هەبووە پشتێنی بۆگەڕ کراسی بۆگەڕ ڕاستە بەس ئەوەی کە پێشتر هەبووە کۆمەڵێک ڕنگ هەبووە بۆ نەڕەش و قاوەی و ڕەساسی هەبووە بەڵام ئێستا جلی کوردی ڕەنگاوڕەنگی زۆر تایبەت و زۆر جوان هەیە کە لە بەرنامەکە حەزەکە خۆتان بینەری بن وە لە یەکێک لە بەرنامەکانە ئەوەی کە پەیوەند باسی کرد کاوەسەڵتەم لەمە کردووە نەزانێت کاوەسەڵتەکە بەڕاستی ئەو ڕۆژە تایبەتترین جل بوو لە بەرما زۆر دڵخۆش بووم کەوەی ئەو جلەم لەبەر کرد کاوەسەڵتە خۆزان کامەیۆنیە فەکیانم بەست و ئامشتیم بەست و زۆر ئەمە یەکشت باسکەم لە بەرنامەکەیە ڕاستە پرسیاری زانستیەکرێت و ئەوەی کە جێ دڵخۆشیە خوێندکارەکان فێرخوازەکانە ناوەندە ئاکادیمیەکانە بەڕاستی بە پڕزانیاریە و بەشدارن لە بەرنامەکەیە و زانیاریان لەسەر تەواوی پرسیارەکان هەیە پرسیارەکانمان تەکنۆلۆژیای زانیاری تایە مێژووی تایە جوگرافیای تایە تەندروستی تایە باسمان لە چی تریش کردووە ئەمە کە زۆر خاڵێکی زۆر گرنگە هونەری کوردی و ئەدەبی کوردی کە جێ خۆشحاڵیە خوێندکارەکانی ئێمە بەڕاستی لەگەڵ هونەری کوردی و ئەدەبی کوردیە شارەزایەکی زۆر باشیان هەیە ئەگەر پرسیارەکە بزانن یان وەڵامی پرسیارەکە نەزانن لە شپرزەی خۆیانە یان سوتفەیە ساڵەکەیانە دەرچێت یان بە هەر هۆکارێک بێت وەڵامەکەش نەزانن بەڵام ئەوەی کە زۆر جێڵ خۆشیەوە ساوێنیش ئاگادارەکە خوێندکارەکان دواتر کورتەیەک زانیاری لەسەر ئەو پرسیارە ئەیەنێ
بۆ نمونە تۆ پرسیاریان ئاراستاکەیت سەبارەت بە نالی شاعیر باشە پرسیارێکیان ئاراستاکەی ئەگەر وەڵامی پرسیارەکە بزانن یان نەیزانن بەڵام دواتر زانیاریەکەت لەسەر نالی شاعیر ئێنێ کە ئەمە زۆر جێ دڵخۆشیە وەکو خۆشیان باسی لێواکەن کە بەرنامەی زانین زۆن بۆتە هۆکارێک بۆەوەی کە ئەمان گەڕانیان زیاتر بێت و لە بواری ئەدەبیە زیاتر بخوێنەوە و شارزای بێت تەنانەت زانین زۆن ئەتوانین بڵین نەک سوودی بۆ فێرخوازەکان و یاخود بۆ بینەران هەبوو سوودێکی زۆری بۆ من و ڕەوەندیشە بووە چونکە زانیاری وەرئەگرێنیانی لە بەرنامەکانە تەنانەت ئێمە زۆر بە حەماسەوە چاوەڕێ ئەوین کە بزانین وەڵامی ڕاست چییە بە دوای پرسیارەکانە ئەڕۆین خۆمان سێرچی بۆ ئەەکەین سێرچی بۆ ئەەکەین بێگومان خۆمان بەشدارە بین و سێرچی بۆ ئەەکەین ئێوەش بەقەت ئەوان سەرچەکەن والله ئەتوانم بڵێم بەڵێ بەتایبەت ڕەوەن دەزانێت من لە وەرزشیەکانە حەز خولیایەکی زۆرم بۆی هەیە ئەوەی وەرزشی بە یەکسەر بەدوای ڕۆم اینجا ساوێن شتێکی تریشمان بینی کوێستان خان تا چەند لەگەڵ ئەو ئەماوەی ئێوە هەر بەیەکەوە بوون لە بەشی مەیکەپ کوێستان خان کاری بۆ کردویت وەکو ئاماژەم پێیان من ئەمە یەکەمین تەجروبەی کارکردن من لە کەناڵی کورسات و زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوە و هەروەها خاتو کەسانە کە بینیم و کارمان کرد بەیەکەوە بەڕاستی ئەتوانم بڵێم لەگەڵ ئەوەی کە ئەو میکەپ ئارتستە و میکیاج بۆ من ئەکات بەڵام وەکو دایکێک گرنگی و پێ ینی زۆر شتم لێ بینیوە کە بەجددیها کوردی خۆیان لە دڵی گەرمەکاتەوە هەندێک شتم لێ بینیوە جگەلەوەی کە میکیاجەکەی بۆ کردوم هەنێتە ئامولی لەگەڵا کردم بەجددی دڵی گەرم کردومەتەوە زۆرم خۆشەوێت و بە هیوای سەرکەوتنی زیاتر بەجددی زۆر یارمەتی دەرێکی باش بۆ لە هەموو لایەنێکەوە زۆر بێتاقەتە بینەوەی کە یەکێک لە ناوەندەکان وەڵامی پرسیارێک نەزانێ بەڵام ئەوی کە زۆر کاریگەرە بێ ساوێنە زۆر بێتاقەتە بێتاقەتە بێ بۆی زۆر بێتاقەتە بڵێن شتێکە چی ڕاستێکیان پێ بڵێ بۆ نمونە پرسیاری لەسەر هونەرمەندێک دیەکەیت بۆ نمونە هونەرمەند زیاد ئەسعات فێرخوازەکە یا خوێندکارەکە و وەڵامەکە نازانێ بۆ نمونە ئەڵێ هونەرمەند زەکەریایە هونەرمەند ئەژدەروە یەکێکی ترەڵێ باشە هونەرمەند زیاد ئەسعات ناڵێ هونەرمەند زیاد ئەسعات نەخێر بۆ نایزانی ناڵم بۆ نایزانی بەڵام ئەها نامونە بۆ نایزانی بۆ لەگەڵیان نابم دە نەخێر چی ڕێکۆرد کردووە ئاگام لێ نەبوو دوێنێ کاکسەنگەر و هەندێک لە کامەرەمانە بەڕێزەکانی کەناڵی کورسات پێ ئەەکەنی وتیان ساوێن شتێک هەیە قەت دیقەتە نەیاوە وتم نەوەڵا چییە ڕەوەن تۆ بۆیان باسکە بزانە ئەوەی کاکسەنگەر دوێنێ کاگرێباز خۆی هیچ نوانزنەکەی کردووە بۆ منە باسی شاعیرێکی لەگەڵاکەی پرسیارەکە لەسەر وەفاییە ئەوان نایزانن نەخێر وەفایی ئەجا ئەو شتم هەیە میوزیکی تایە میوزیکی تایجا بە ئاماژەیەکیش بە میوزیک ژن ئازیزەکانیش بکەین کاک ڕێباز کاک شوان کاک دیار هەموو بەرنمەیەک لەگەڵمانە زۆر هیلاکە بن زۆر جوانتر کردەوە و هاوڕێیانە میوزیک ئەژەنن کاتێکە وەڵامەکە ڕاز بێ هەڵە بێ ئیتر ماشڵە میوزیکی زۆرتیە لە بەرنمەکە مۆسیقای ئەوان جاکە میوزیکەکە لێ ئەدرێ من ئەها خۆم لەگەڵ یا ئەجۆڵێنم ئەو حرەکەی لەگەڵا کەم سەیری هەردوو گروپەکە کەم کە سێرەکەم دوێنە کاک ڕێباز و کاکسەنگەر و ئان ئەڵەن ئاگاو لە ئێمە نییە هەرسێکمان کە تۆ ئەو حرەکەیەکی هەرسێکمان لەگەڵ تا ئەوانیش هەوان حرەکە شەڵا لە سبێشەوە سەعاتیەکەم با بڵێن بەرنامەی زانین زۆن ببینین لە نێوان بەرنامێکی زۆر تایبەتەوە و بەرنامەی دەستپێک لە نێوان کایە زانکۆی ئەمریکی و پەیمانگای برایتە زانکۆی ئەمریکی عێراق لە سلێمانی و هەروەها پەیمانگای برایتە لەگەڵتان بینەرە بین زۆر سپاس لەگەڵ دوادای کە بەرنامەیەکی زۆر تایبەت بێت و ئەمە سپیشەوە بینەری بین زانین سپرایزەکان زۆر خۆشحاڵ بووم کە ئێوەم بینی و هاتمە ڕۆژێکی بەرنامەیە و با بینەرانمان